السلام عليكم ورحمة الله وبركاته. لەم دە ڕۆژانەی ذیلحیجەدا زۆربەی هەرە زۆرمان دەربارەی کارە چاکەکان بیر و فکر و ئەندێشەمان تەنها بۆ ئەوە دەچێت کە وا بیر دەکەینەوە کە کارە چاکەکان تەنها نوێژ و ڕۆژ و حەج و زەکاتن و ئەمانەنە و بەس. بەڵام بیر لەوە ناکەینەوە باشە چاکەکردن لەگەڵ دایک و باوک. ئیمامی حەسەنی بەسری دەفەرمێت گەر ئێوارەیەک نان لەگەڵ دایکت بخۆی و دایکت دڵی بەوە خۆش بێت و چاوەکانی پێڕۆم بیتەوە زۆر لەلام باشتر و خێرترێکەوە حەجێکی سونەت بکەین. چاکەکردن لەگەڵ خێزان، ڕازگۆبی لەگەڵ خێزانت، درۆی لەگەڵ نەکەی، فرتوفێڵ و هەڵخەڵەتاندنی خێزانەکەت هەڵی نەخەڵەتێنی، هەروەها ستەمی لێ نەکەی، ئەمانە هەمویان کاری چاکەن، چاکبی لەگەڵیدا. هەروەها بۆ بیر لەوە نەکەینەوە کەوا ئافرەت لەگەڵ پیاوەکەی باش بێتن، سوور بێتن لەسەر چاکەکردن لەگەڵ پیاوەکەیدا، هەمیشە دەم بە خەندە بێتن لەگەڵی کاتێک کە دێتەوە ماڵەوە، هەروەها خاتری مێردەکەی لەلا بێتن، ڕەچاوی هەست و سۆزی مێردەکەی بکاتن، سوور بێتن لەسەر پاراستنی ماڵی، لەسەر ئێستا و ئایندەی مێردەکەی. ئەمانە هەمویان کردداری چاکەن. بۆ بیر لەوە نەکەینەوە چاکەکردن لەگەڵ منداڵەکان. ئەگەر بە ماڵمان هەیە بە ماڵ بە هەست و سۆز، زۆر جارە منداڵەکان پێویستیان بە هەست و سۆزە، بە خۆشەویستی دەربڕین بۆیان. هەروەها ئەگەر چوونە ماڵی خۆیان منداڵەکان بە سەردانیکردنیان و بەسەریان بکەینەوە، ئەمانە هەمویان کاری چاکەن و دەکرێن لەم ڕۆژانەدا بکرێن. هەروەها لێبوردەیی لەگەڵ خەڵک، لێبوردەیی لەگەڵ ئەوانی تر، لێبوردە بە خوا لێت دەبورێتن. هەوڵدا دڵت پاک بێتن، دڵت ساف و بێگەرد بێتن. هەوڵدا هەمیشە و لە هەموو کات و ساتێکدا لێبوردە بە، لە خەڵک ببوورە، خوای گەورەش لێت دەبورێتن. هەروەها ئیحسان و چاکەکردن، خوای پەروەردگار دەفەرمێ و ئەحسینوا ئین الله یحب المحسنین. طبعا ئیحسان دوو مانای هەیە. یەکەمیان ئەوەیە کە ئینسان کاری خۆی بەڕێک و پێچی بکاتن، واتە کاری خۆت بەڕێکی ئەنجام دە، هەر کارێک دەکەی لە هەر فەرمان و وەزیفەیەکدای کارەکەی خۆت مەزبوط بکە، ئەمەیان ئیحسانە، ئەمەیان چاکەکردنە. هەروەها مانای دووەم ئەوەیە کە مرۆڤ سوودی بۆ ئەوانی تر هەبێتن، سوودی بۆ بەندەکانی خوا هەبێتن، سوودی تەنانەت بۆ ئاژەڵەکان هەبێتن. ئەمانە ئیحسانن، کەواتە کاری چاکەن و لەم ڕۆژانە دەکرێت بکرێن. خۆشەویستان، زۆر جاران ئینسان دەتوانێتن بە کەلیمە بە وشەیەک، تەنها وشەیەک خێر بکاتن و چاکە بکاتن، وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەلکەلیمەتو الطەیبە سەدەقە. قسەی چاک، قسەی باش، ئەگەر وشەیەکیش بێتن خێرە و چاکەیە. زۆر جاران مرۆڤ دەتوانێتن بە کارێکی سادە و ساکار بەهەشت بۆ خۆی مسۆگەر بکات. ڕۆژی قیامەت دەبینی کەسانێک دەچنە بەهەشت، وا دەزانی کەوا سەروەت و سامان و ماڵێکی زۆریان کردۆتە خێر بۆ ئەوەی توانی بیتیانکەوە ئەم بەهەشتە بەدەست بێنن. بەڵام نا، تەماشا دەکەی بەکارێکی زۆر سادە کەوا لە توانای هەموماندا هەیە بیکەین، بەهەشتیان بۆ خۆیان مسۆگەر کردووە. بە هۆی وای ئێمەش لەم ڕۆژانە بتوانین خوای گەورە بەهەشتمان بە قسمەت بکات.